گیان ماچی ئەواش دووە با لافاوە نەبەرۆمە لافاوە ناهەرەسەتی هەسەرێ. لەدا فێواتیم سەرە پەنە کۆنە ڕەب العالەمی ئۆ ئەلا داڵەکە و دی چ زلبی کورانە کەیسە وەخت و ئەقسانە تلبیانێ داڵەکەڵدی بۆ سەر گیان دەسم گێرە تەلاقم کۆتە بۆی سەملورە چنگی دەرێ کەرە وەروەکیرێ برە خۆشەرەژی نییە ناچنگی کەرەوەر دەسیم گومە یا گێرە الله. برە دەسیم گومە گیرە ئەنا کۆتارە ئەلا خوای نەدا کورە تەلاقم کۆتە بۆ تاتەم بێ دەسم گیری بێ خۆمەرەژی و کوڕواری نەزۆڵ نەبوو تاکەڕ قاچێ ماڵۆ شنورە بوو بۆ گیرە بابا لنگ دراز نییەنی بۆ دەمۆ نەزۆرێم کەرێ دەستمەکەم پڕا دە بۆ کەرەش خاترۆ خواچی نەبی بیمارستانە نەنەفاڕیا کە ڕۆژا وەختێوێ مامانێ تۆم پێچێشی قەلە ڕەش ئیسە داڵێ بەرام چەقەڵی کرۆچان